ئێرە خانوە پلاسیکیەکانە لە بازیان کە چەندین بەرووبوومی کشتتوکاڵی تێدا دەچێنرێت لەلایەن جوتیارانەوە هەر بۆیە جوتیاران لە زاری خۆیانەوە باس لە گرنگی بەرووبوومە خۆماڵیەکان دەکەن کە ڕۆژانە دێتە نێو بازاڕەکان و خۆسێکی گرنگی هەوڵەتیانی لەسرە. ژمارەی خانوو پلاسیکیان لە 2017 14,000 بوو 14,000 خانووی بەس لەم کاتەیە 14 بۆ 17,000 خانووی پلاسیکی لە بازیانە هەیە. بڵێ لە یعنی ساڵانە زیادەکە ساڵانە فەلاح بەیتی تر بدانێ سایم ساڵ ئینشەڵا لەم مانگا بەتەمان زراعی بازیان ئەحساییە بکەن بوومان دەرەچێت بەس 14,000 بۆ 17,000 خانووی پلاسیکی دەرەچێت. ڕزقمان زۆر جوانە لەخوا بەزیا بێ یعنی تۆ مقارنەی تورکیا و ئێران کە ئەو ڕزقی خۆمانێمە مەسەلەن ئێمە خەیاریان بیبەریان تەماتە شتێکردنی بە نیو سەعات ئەگاتە ئەلوی سیماین یعنی شتێکی فرێشە وەکو ئەوە نییە تۆ لە ئێرانەوە بە یەک هەفتە لەسەر حدود بمێنێ هاوڵاتیاتی دیژ وەڵی تر زیاتر شتی خۆمانەکڕێ. لە نێو خانوو پلاسیکیەکاندا ئەندازیارانی کشتتوکاڵی چاودێری تەواوی بەرهەم و کارکردنی جوتیاران دەکەن و ڕێنمایی دروستیان پێیان لە هەمان کاتیشدا ئەندازیاران باز لە گرنگی بەرووبوومە کشتتوکاڵیەکان دەکەن. ئێمە لە دوای 2008ەوە خانووی پلاسیکی هاتە ئەم سنوورە وەزارەتی کشتتوکاڵ خۆی لە ڕێی بەڕێوەبەرەتەکانەوە جوتیاری ئاشنا کرد بەم بیتە پلاسیکیانە و لەگەڵ ئەوەشە ڕێنماییە بە جوتیارەکان بۆی کە شتێکی سەرەتا خۆیان زۆر زانیاریان نەیە سەرپەرشتیارێکی کشتتوکاڵی وەخت ئەندازیارێکی کشتتوکاڵی لە مەسایلی بەکارهێنانی موبیتە کشتتوکاڵەکان و دەرمانە قڕکەرەکان بەکارهێنانی ڕاستیە بێ لە ژێر ڕێنمایی ئەندازیاری کشتتوکاڵیا بێ بەڵام بە حکمی ئەوەی کە ئێستا زۆربەی جوتیارەکانمان بە سەراحەت ئاشناییان پێیە کرد و زانیاریان هەیە بە سەراحەت لە چۆنێتی قڕکردن حەشەرە و بڵێن ئەو کێشانی تووشی بیتە پلاسیکیەکانە بێ خۆی لە ڕاستیە بتەوێت ئەبێ سەرپەرشتیاری کشتتوکاڵی هەبێت بۆی کە بتوانێت ئەو موبیدانەی کە بەکارهێنرێ جلی تایبەت بەکار بهێنرێکە زەرزیانی بۆ کەسەکە نەبێ. جۆری خاکی بازیان بە سەراحەت خاکێکی زۆر باشە بۆ بە تایبەت بۆ بیتی پلاستیکی مەرجەکانش بە سەراحەت تۆ خاک پێویستە فشەڵ نەبێ زۆر بە ئامەتوانی بڵێن خاکێکی زۆر باشە خاکی بازیان بۆ بیتی پلاستیکی ئەتوانین بڵێن کە سوودێکی زۆر زۆریە تۆ لە مەساحەیەکی کەمە ئینتاژێکی زۆرە دەسەکەی بەڵام بە شێوازی مەسەڵەن چێنراوی دەرەوە مەساحەیەکی کەمر مەساحەیەکی زۆرت لێ ئەگرێ و ئینتاجەکەشی بۆ شێوەنی وەکو خانووی پلاستیکی ئەمە بەرهەمی استراتژی خۆمانە پێویستە داواکاریشم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگی زیاتر بە کەرتی کشتتوکاڵ و بە جوتیارە بەڕێزەکان با لە داواکارەکانە بە سەراحەت ئێمە لەم وەرزەی کە ئێستا تێداین خۆتان زانن لەم ساڵا وشکە ساڵی بەڕاستی کەم ئاوی هەیە حکوومەتی هەرێم هاوکاری و چاوی لە جوتیاران بێ لەبەرەوەی بەرهەمێکی استراتیژی و حکوومەت ئەتوانێت مەسەرەن پشتی پێبەستێ بۆ لە دەرەوە بەرهەم هاوردە نەکات پشت بە خۆمان بەستێت و هاوکاریان بکرێت جوتیاران بە سەراحەت لە ڕووی ئاو پیرلیان. بەرووبوومە کشتتوکاڵیەکان لە نێو خانوە پلاسیکیەکاندا وای کردووە بەرهەمی ناوخۆ گرنگی زیاتری پێ بدرێت کە بە ڕێژەیەکی باش هەیە و بەشی ناوخۆی کوردستان دەکات لە هەمان کاتیشدا دەتوانرێت ئەم بەرهەمانە هاوردەی وڵاتانی دەرەوە بکرێت تاوەکو کەرتی کشتتوکاڵی زیاتر بژانەوە بە خۆیەوە ببینێت و لە ڕووی کەرتی ئابووریشەوە زیاتر پەری پێ بدرێت.